خۆشەویستان دڵیاتانەکەمەوە کە دز ناتۆتە سەرمان ئەمە دایشی مناڵەکان ئێتر هاوردەوەدە بەرە جەژنانە سێچی گرۆم ناوە چی؟ بە سێچی ئەتەستە بڵێ گسکەکەش پاکردنەوەیەوە خانم خۆ میوانەکانمان گسک لێ نایان ماڵەوە بێ تۆ بڵێ بێن ئەو گسکەمان بۆ لێبەن نەبەخۆ ئەو پەردەی تازە شیێناوەتەوە کەسێتت نازانم وڵای دست چۆن تااقەتی هەیە بێ ئەما بگەڕێ ئاوا بت نازانم بخۆ کە توێ لە ماڵەمە بێ ئاوا بکەیت داشی مناڵانی خەرزەم گۆرانیانە جەماعەت لە ئێوارە و ماماکۆ دیار نییە لە دوای ناخواردنەوە خۆی شاردوت و نازانم لەکوێ ئیتر ئەبێ ئەم شوێنانی بۆ بکەڕن ئەوە چیەکەی لێوایە دەبەساوە ناوت خۆتە شووی خۆتە شووی ئەی چیەکەی لێوایە کاکە شەو لەمەم کاکەم لە ئێوارە و یەک نیامیۆرمان هەیە ئەی خۆ لێت زیونە تۆ چی کوری یەک نیە خاکۆ تۆ بەسەر ما ببیان شۆ کورە وەرە دەرەوەتی وەرە دەرەوە بابە وەری بۆ چێشی تەوالێتەکەگە زانم لە حەمامەکەیان لە تاوالێتەکەیان وەری خۆم مەسینێ کورە وەرە دەرە حەیامە بە حەیب و شوورەی میوانداریاوە بێ میوانەکە ڕۆشتون کورە ڕۆشون وەرە دەرەوە چی کن و قاپانە کاکە بۆ خاتری خۆ زۆرن چەندێکە بن هەیوان 10-15 قاپە بن مەنجەڵی تێ کورە مەنجەڵی تیا بەشمەنە ئەنجا پیشۆ تۆ وەرە دەرە بەخوا یەکەوە ساڵپەنەکەی دەبەری نایڵمیتە دەرە گەورەیە بۆ بەزدی عیم ناکەی لە میوا خۆدت زیتەوە بەخوا حاجەت نییە ڕاز ناکەی والله حاجاتە بەرسی سەر مەخسەلەکەکە یەک بولێنی هەڵاوەتەوە خولێکاکە یەک میاجریش کەوتۆ بەسەما بێوان شەوش دەچی پێنجێمێ بە خەوتوی خۆڵە خوارە لەسەر سیسەمە ئەی بۆ من 500 نێمێ بچی بۆ شاری جوان لەسەر شاری جوانە خۆڵی دەخوارە وەڵای ئەچوون بەس نامکەنە ژوگە ئەخە تێ جوان بە ئەرزەکە تا ڕێبێت دڵاکە دەتخواست نامەگە بیکە بەسەرمە باش کەفەگا بەخوا مایەتی جەمادۆ کاتە مەعاتەری برادەرێکەوێتە بەردەست دەموچاویشتی پێ بشۆ دەموچەوە